ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بەڕێزان لە بەرنامەی کێشەی خەڵ لەگەڵتانین هاتوونێتە دەربەندیخانم جارە لە تەنیشت بەنداوی دەربەندیخانین بەداداچوون دەکەین بۆ کێشە و گرفتی ئاوی خواردنەوەی قەزای دەربەندیخان کە ماوەی چەند ساڵێکە وەک دانیشتوانەکەی دەڵێن بەدەست گرفتی هەندێک جار کەمی ئاوی خواردنەوە یاخود بە شێوەیەکی گشتی کە کێشە گەورەکانەوەیە نەبوونی ئاوی پاک و شیاوی خواردنەوە وەک بە زمانی خۆیان ئەوان لەسەر بەحرێک دەژین بەڵام چەندین ساڵە تاکو ئێستا ئاوی پاک و شیاویان بۆ خواردنەوە بۆ دابین نەکراوە هاتوونتە ئێرە بۆی لە نزیکەوە باز لە کێشە و گرفتەکان بکەین هۆکاری ئەم کێشانە چیە بۆی دوای چەندی ساڵ بۆچی دوای چەندین ساڵ نەتوانراوە تاکو ئێستا ئاوی خواردنەوەی شیا و پاک بۆ دانیشتوانی دەربەندیخان دابین بکرێت بۆ پێی کە بەنداوی دەربەندیخان سەرچاوەی سەرەکی ئاوی خواردنەوەیە وەک چالەکانی ژینگە و چالەکانی مەدەنی ناوچەکەش دەڵێن لە ئێستادا بەنداوەکە ئاوی بەنداوەکە پیس بووە بە کەڵکی خواردنەوە نایە بۆیە پێویستی بە چەندین پرۆژەی باشەیە کە بە شێوەیەکی زانستی ئاوەکە پاک بکرێتەوە و بوای لێ بکرێت کە بە کەڵکی خواردنەوە بێت واتە شیاو بێت بۆ ئاوی خواردنەوە گفتوگۆ دەکەین لەسەر گرفت و کێشەکانی خەڵکی دەربەندیخان بە تایبەتی کێشەی نەبوونی ئاوی خواردنەوە لەگەڵ ئەم میوانە بەڕێزانە کە ئەم شەو ئەرکیان کێشاوە لێرە ماندوو بوون لەگەڵمان هاتوونەتە نزیک بەنداوەکە لەگەڵمان دەبن هەرێکە لە بەڕێزان کاک ناسیح مەلا حەسەن قایمقامی قەزای دەربەندیخان سوپاس کاک ناسیح بەخێر بێ دەروا کاک سەوە خەرداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان سوپاس بۆ جەنابیش لەگەڵ کاک نەوزاد سابیر چالاکی مەدەنی کە لە دەربەندیخان وەکو چارەکێکی مەدەنی لە بوارەکەش کاری کردو سوپاسی جەناب دەکەین کاک نەوزاد لەگەڵ ئەم میوانە بەڕێزانەش کە حەزوریان هەیە خەڵکی دەربەندیخان بێگومان ئەوانیش پرسیار و قسەی خۆیان دەبێت لەسەر گرفتی ئاوی خواردنەوە بە تایبەتی سوپاسی ئەوەش دەکەم ئازتان کێشاوە ماندوو نەبن کاک ناسیح لە جەنابتون دەست پێ بکەم بۆ پێی بەڕێستان سەرۆکی یەکەی ئیداری قەزای دەربەندیخانن ئەم کێشەیە بۆ چارەسەر نەکراوە تاکو ئێستا وەگەیشتۆ بەکوێ لە ئێستادا مەبەستم زیاتر کێشەی پاک نەبوونی ئاوی خواردنەوەی وەک خەڵکی دەربەندیخان دەڵێن بەڵێ ئەلبەتە کەیسی پرۆژەی ئاوی دەربەندیخان و پیسبوونی ئاوی دەربەندیخان لە ساڵانێکەوە دەست پێ کات کە شارەکان بەرەوەک فراوان بوون ڕۆشن و دوای پرۆسەی ئازادی و گەورەبوونی شارەکان و زیادبوونی پاشەڕۆکان لە ساڵانی هەفتاکان و هەشتاکانە پاکترین سەرچاوی ئاوی سیروان بوو کە بەکارهێنرا بۆ دەربەندیخان و هیچ گرفتێکیشی نەبوو بەڵام دوای فراوانبوونی شارەکان وەک کردنەوەی کارگەکان ئەم پرۆسەیە بەڕاستی وای کرد کە هەموو ئەو سەرچاوانەی ئەڕژێنە بەنداوی دەربەندیخانەوە پڕ بن لە مەوادی کیمیاوی لە پاشەڕۆی شارەکان پاشەڕۆی شارێکی وەکو سلێمانی قەزای شارەزور قەزای سەیسایەق هەڵەبجەی شەهید ئەمانە هەمووی ئەڕژێنە دەرازەی دەربەندیخان و لەگەڵ ئەوەشی نازانین لە ئێرانەوە چیمان بۆیت من ئەمانم هەمووی بەڕۆنی بە بەرپرسانی سەرەوەی حکومەت و تۆ پێشم وتون کەم ئاوە پاک نییە بۆ شیاو نییە بۆ خواردن ساڵ ئەم کێشەی دروست بوو کە ئاوەکە پیس بووە بە کەڵکی خواردنەوە نایە لە ساڵی چەندەوە دروست بوو پێم وایە بەڕێستان چەند ساڵێکە لێرە قایمقام بەڵێ من لە 2015ەوە لێرەم پێش 2015 ئەم کێشەیە هەر هەبووە لە 2006ەوە خەڵکی ئەم شارە داوای پرۆژەیەکی ئاو و ئاوێکی شیاوەکەن و مافی خۆشیانە و حەقی خۆشیانەوە و یەکێکشە لە بنەما ئاساسیەکانی ژیانی مافی هەوڵاتیان من لە کاتی دەست بەکاربوون بە ئەم کۆمپانیایە کە پێڵن کۆمپانیای هۆیتان لە 2013 دەست بەکار بووە بەڵێ بەهۆی قەیرانی دارایی و پێشەوەی ئێمە دەست بەکاربین ئەم کۆمپانیایە وەستاوە لە کارەکانی لەگەڵ دەست بەکاربوونمانە ئێمە هەوڵێکی جدی زۆرماندا بە هەموو لایەنەکانەوە ئەلبەتە هەموو هەوڵێکە درێ هەوڵی تاکە کەس نییە هەوڵی کۆمەڵێک کەسی تایە بەڵێ بە ئەنجومەنی پارێزگا و بە پارێزگاری سلێمانی و بۆ وەزیری دارایی و توانیمان سولفەیەک بۆ ئەم کۆمپانیایە وەرگرین کە بە بڕی 4 ملیۆنی دلار بۆی پرۆژەکەی تەواو بکات بۆی پرۆژەکەی تەواو بکات باشە ئەوە بوو پارەکەی وەرگرت بەڵام دوای ئێوباری دارایی بە شێوەیەک تێکچوو کە کەس زمانی نەدایە ئەگەر بێت و بەردەوام بێ پارەی بدرێتێ واتە ئەگەر بێت و بێت چونکە 8 ملیۆنی سەرف کرده بوو 4.5 وەرگرت بوو واتە هێشتا پارەی لای حکوومەت بوو ئەو بڕیاریدا کە بکەوێتەوەش بەڵام کە قەیرانی دارایی لە ئێمە کرد و موچە نەماوە هەموو پرۆژەکان وەستان ئەم کۆمپانیایەش وەستا داوای زمانی ئەکرد لە سەروی خۆیەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە کەس ئەو زمانەی لەو کاتە ئەم داواکاریانتان گاندوتە سەرەوە هیچ وەڵامێکی نەبووە نەخێر ئێمە ئەو کاتە ئەو بە بۆنەی قەیرانی دارایی و هەموو شتەکان وەسا باشە پرۆژەکە چی بوو دەکرا ینی ئاوی ئێرە پاک بکرێتەوە جارێکی تر ئیفراز بکرێ بەڵێ ئەم پرۆژەیە کە ئێستا حالیە لە بەردەسایە دو ئاخر شت کە لە کاتی بوو مەرەرزەکەی شاری دەربەندیخانە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیر هاتنە دەربەندیخان من خاڵی یەکەم و گرفتی یەکەمی شار ئاوی خواردنەوە بوو کەوتمەم شارە پێویستی بە ئاوی خواردنەوەیەکی شیاوە و ئاوی خواردنەوەیەکە کە شیاوێ بۆ هەموو بەبەستەکان
ئەوان پاش مناقەشەیەک بڕیاریاندا سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە کۆمپانیاکە بانکات و ئەو بوو بانی کردن و هاتنەوە دەست بەکار بوون. ئێستا ئیشەکەن کۆمپانیاکە چەندی پێچێ پرۆژەکە وردەکاری پرۆژەکە چییە؟ ینی ئاوەکە پاک دەکرێتەوە جارێکی تر؟ بەڵێ ینی بەو جۆری کە بە خەڵکی خواردنەوە بێت؟ بەڵێ ئەوەی کە لە پرۆژەکە هاتووە سێ قۆناغی لە پرۆژەکاتیایە. بەڵێ پرۆژەی فلتەری کاربۆن، بەڵێ فلتەری لم، پرۆزەی نیشتن واتە کاربۆن فلتەر، ساند فلتەر، سێدیمنتیشن واتە پرۆسەی نیشتنی ئاواتە ئەو پیسایانەی کە تایەتی. خۆی ئەم ئاوەی کە ئێتە بەنداوەوە لێرە جۆرە نیشتێکی بۆ ڕوو ئەدا چونکە ئەم سەمامانەی کە ئاوەکە فڕێدەنە دەرەوە بە نزیکەی 40 مەتر لە ئاست بنی بەنداوەکەەوە بەرزترن. واتە ئەم ئاوە ئەبێتە هۆی لێرە نیشتنیەکی یەکەم ڕوو ئەدات و ئەو پیسی خوڵتەیە کە تایەتی بەڵێ کە ئێتە ئێرەوە ئەو فەحسەی کە کۆمپانیاکە بە ملیانوتەوە ئەو مێتاڵە قورسانەی کە تایەتی لەو ئاستان نییە کە ترسناک بێ بۆ ئێمە زۆر لەوە ئاوی زۆر لەوە خراپترمان لە تورکیا پاک کردوێتەوە. واتە ئەمان لە سێ قۆناغا فەحس لە ئاوەکە وەرەگرن. کۆمپانیاکە تورکیە بە پێی قسەکانی جەناب. بەڵێ واتە ئەم پرۆژەیە سێ جار ئاوەکە دەپاڵەوێت واتە سێ جار لە فلتەریەدات. بەڵێ کەی تەواو بێ پرۆژەکە ئێستا چەندی جێبەجێ کراوە؟ پرۆژەکە لە 170 تقریبان جێبەجێ کراوە. کەی تەواو بێت؟ و ئێستا تەواوبوونەکە یەکەوێتە سەر ئەو بڕەپارەی کە بۆی دەرچووە. من مانگە پێش ئێستا سەردانی هەولێرم کرد و بڕیارێک هاتبوو لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە نوسخەیەکمان وەرگرت لە بڕیارەکە کە بڕی 7 ملیۆن دۆلاری داناوە بۆ کۆمپانیاکە و مەرجیشی لەسەر داناوە بەو مەرجەی کەوا ئەو پارەیە بدرێتێ کە پرۆژەی ئاوی دەربەنی خان لە زووترین کاتە تەواو ئەم ساڵ تەواو دەبێت. ئەگەر پارەکە بێت ئەوان ئەڵێن ئێمە ئەگەر پارەکە بێت 5 مانگێ بێت هەمووی 5 مانگە. باش ئەمە قسەی کۆمپانیاکە. سپاس دەکەم هەندێک قسەی ترمان هەیە پرسیاری شێ لەسەر بابەتەکە دێمەولات کاک سەربەر قەرەداغی تۆکو و چارێکی بواری ژینگەش لەم ناوچەیە زیاتر کارەکەیت قسەی زۆرەکەی لەسەر پیسبوونی ئاوی بەنداوەکە ینی پیسبوونەکە بەڕادەیەکە کە تەن نەتوانرێ لە ئێستادا بە هیچ جۆرەی سپادەی لێ بکرێت یا خودم پرۆژەی کە کاک ناسیح باسی کرد ینی گرفتەکە چارەسەرەکەات؟ دیارە هۆکارەکانی پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان زۆرن بەڵام سەرەکیترینیان لقی تانجەرۆیە کە ڕاستەوخۆ ڕژێتە ناو بەنداوی دەربەنی خانەوە. دیارە لە ناوچەی تانجەرۆ کارە سادبارترین ناوچەیە نەک تەنها لە هەرێمی کوردستانە بەڵکوم لە عێراقیشە چونکە کۆمەڵێک کارگەی زۆر لەو ناوچەی هەن کە بەشێکی زۆری پاڵاوتگەینەوەتە کە بەشێکی تریشان کارگەی ڕۆنی لێ لەو ناوچەیە کە هەمویان سەرجەمیان ئاوەڕۆکانیان دەڕژێتە ناو لقی تانجەرۆ بە ئاوەڕۆی ئەو پاشماوانەی شاری سلێمانیش کە لە ناوچەی تانجەرۆ کۆکرێنەوە. ئەمە جیا لەوەی کە ساڵانە لە سنووری دەربەنی خان خۆیان ژمارەیەکی بەرچاو تەنکەری گواستنەوەی نەو لەم دەڤەرە وەرەگەڕێت کە ڕاستەوخۆ لە ڕێگەی باراناوە ئەو نەوتە ئەڕژێتە ناو بەنداوی دەربەنی خانەوە کە ئەمانە دوو سەرەکیترین هۆکارن بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنی خان کە لەگەڵ چەندین هۆکاری تریا بەڵامانە سەرەکیترینن و نەتوانراوە ڕێگە لەو کارگانە و لەو معمەلانەی کە لە ناوچەی تانجەرۆ هەن بگیرێن و ڕێگە لەو پیسبوونانە بگیرێن بۆ ئەوەی ئەو ئاوە پیس نەکەن کامانە بە مادە قورسەکان ئەژمارەکرێن و پاکردنەوەی مادە قورسەکانیش لە ناو ئاوا بۆ ئەو پاڵاوتگانە بەڕاستی قورسە و ئێمە گومانمان هەیە لە کاری ئەو کۆمپانیایە کە ئێستا ینی ماوەی چەند ساڵە بێدەست بەکار بووە کە بتوانێت ئەو مادە قورسانی لە ناو ئاوایە بیپاڵێوێت و بتوانێت سیستەمی فحسکردنی ئەو ئاوە بە هەمان شێوە بەگەڕ بخاکەوە دوو سیستەمەی پێمان وایە کە تیایەنیەوە شێوەی کە بەدواداچوونمان کردووە ئەگەر ئەو دوو سیستەمەشی تیانە بێت ئەوە ناتوانرێت ئەو مادە قورسانی کە لە ناو ئاوەکان بپاڵێورێت بەم فلتەرانە پاک ناکرێتەوە بە جۆرێک کە شیاوی خواردنەوە بێت ئەوەی کە ئێمە بەدواداچوونمان کردووە و ئێمە ڕاوێژمان لەگەڵ پسپۆڕانی ئەم بوارە کردووە کە شارەزاییان لە ئێمە زیاتر هەیە ئەو ڕاوێژیان بە ئێمە داوە کە ئەگەر ئەو دوو سیستەمەی تیانە بێت ئەوە ناتوانرێت و ئەوەشی کە هاوەکو ئێستا کە کار لە ئیشی ئەم پاکردنەوەی ئاواکراویان ئەو کۆمپانیا ئیشەکەات دیارە کارەکانی تەواو نەبووە بۆی ئەوە لە کاتێکە ئەو دەرەنجامە دروستە بێ بۆ ئێمە کە کاتێک کارەکانی ئەم کۆمپانیا بگا بە کۆتایی کە گەیشت بە کۆتایی ئەو کاتەی من دڵنیابینەوە لەوەی کە ئایا ئەو دوو سیستەمەی تیابێ یان ناوە بۆ سیستەمی فلتەرێشنی ئاوەکەیە ئەوەی کە بۆ نمونە دەبێت ئەو مادە قورسانەی کە لە ناوم ئاوا هەیە ئەو کۆمپانیا دەبێت بیپاڵێوێت ئەگەر ئەو پاڵاوگەی نەتوانێت ئەو مادە قورسانە بپاڵێوێت ئەوە کاری ئەم کۆمپانیایان کاری ئەم پاڵاوگەی هیچ جۆرە جیاوازیەکی نابێت لەگەڵ کاری ئەو پاڵاوگانی کە لە ڕابردووە کاریان بۆ پاکردنەوەی ئاوی خواردنەوەی دەربەنی خان کردووە. باشە سپاس دەکەم دێمە لای بەڕێزیشت کاک نەوزاد بەڕێستان و کچالاکێکی مەدەنی پێش قسەتان هەبووە لەسەر گرفتی ئاوی خواردنەوەی دەربەندی خان گرفتەکە چۆن تێدەگەنیەوە و کارەکە چییە بۆچی تاکو ێستا چارەسەر نەکراوە لە ڕوانگەیەوە؟ بەڵێ زۆر سپاس وڵی ئەوەی کە من دەتوانم لەسەر ئەم مەوزوعە بیڵێم ئەوەیە ئەم کێشەیە بە شێوەیەکی ڕسمی لە 2010ەوە تقریبا لە 2010ەوە ئەم کێشەیە سەر هەڵەدا پێش ئەوە خۆی هەیە بەڵام کەمە بەڵام لە 2010ەوە
شێوازێکی ڕسمی ئەگرێتە خۆی لە 8 2010 وەزیری تەندروستی هەرێمی کوردستان کە ئەو کات دکتۆر عەبدوڕەحمان عوسمان یوسفە کتابەکات بۆ بەڕێوەبەرێتی سەحەی گەرمیان ئەو کاتە و ئاگاداریان نەکات کە پێویستە خەڵکی ئەربەنی خان کە ینی ئاگاداریەکە ئەمەیە پێیانەڵێ کە پشکنینی بەکتریۆلۆجی و کیمیاوی بۆ ئەم ئاوە کراوە ئاوەکە پاک نییە باشە خەڵکی خواردنەوە نایەوەتە بە کەڵکی خواردنەوە نایە باش ساڵام گرفتە هەیە خەڵکی دەربەندی خانم ئاوە خۆنەوە ئێستا با تەواوی کەم جارێ طبعا ئەمە بە کتابێکی ڕسمی دێت ئەگاتە گەرمیان طبعا لەو کاتانە ئیدارەی شار لەو کاتانە ئەم قسەیە ناکەن بۆ نمونە ئەم شتا ئاشکرا ناکەن باشە هەرچەند ئەمری وەزارەتیشە باشە ئەمە لە ئێرانە جۆرێک واتە بە خەڵکی دەربەندی خانە نەوتوە بە خەڵکی خواردنەوە نایە نەخێر لە دوجارە خۆی تەسەڕوبەکە لەبەرەوەی ئەم خەبەرە خۆی تەسەڕوبەکەوە خەڵک پێزانێ نانە تەلەڤیزیۆن بڵێن کاکە لەسەر ڕێنمایی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم کە دیارە ئەمە نە کەسێکە موامەرەکەوە نە کەسێکە ڕێک دوژمنی وڵاتەیە وەزیری وڵاتەیە نان بە خەڵکەکە بڵێن کاکە ئاوەکە پیس بۆ مەیخۆن چکە دقا ینی بەنەسی لە نووسراوە ڕسمیەکەیە بە نووسراوێکی ڕسمی ئەڵێ بە هیچ شێوەیە ئەو ئاوە مەخۆنەوە و ئەگەر ناچار بوون ئاوەکە بقڵێن بیخۆنەوە بۆ سەرچاوی ئاوی تر بگەڕێن لە دوای ئەمە کۆمەڵێکی تر تاقیگە و ئەوانە لەوانە تاقیگەی سلێمانی تاقیگەی کۆلیجی زانستی سلێمانی ئەمانە کۆمەڵێک شیکاری بۆ ئەم ئاواکان باش نییە دەرەکەوێت کە کۆمەڵێ مادەی تایە مادەکان لەوانە بۆ نمونە بە ڕێژەیەکی زیاد لە ستاندارد جیوەی تایە قورقوشمی تایە مسی تایە کادیۆمی تایە کرۆمی تایە باشە ئەم مادانە هەر هەمویان مادەی ژەهراوین و هەر هەمویان تاسیری زۆر خراپیانەیە بۆ سەر تەندروستی ئینسان باش نییە تا ئێستاش ئەم حاڵەتە هەر بەردەوامە یعنی تەسەور کە لە ساڵی 2013 لێرەوە سامپڵی ئاو براوە بۆ مختبەری پێشکەوتوو لە دووبەی و لە ئەستەمبول بۆ ئەوەی کەوا ڕێک نەتیجەکەی بێتەوە خەڵک بزانێ ئایام ئاوا بە خەڵکی خواردنەوە یەت یا نایەت تا ئێستا نەتیجەی ئەو هینە هاتوۆتەوە و لای حکومەتە ئەو فەحسە لای حکومەتە تا ئێستا نەیناردوێتەوە بۆ خوارەوە لەو کەواتە کەسمان ئاگامان لێی نێبزانین چەند ساڵە ئەم فەحسە لە 2013 تا ئەمەکەی دەرنەچووە باشە باش ئێستا خەڵکی دەربەندی خانم ئاوا خۆنەوە نەخێر خەڵکی دەربەندی خان بە دڵنیاییەوە ئەوەی تۆزێک ئیمکانی هەبێ و توانای هەبێ بچێت لە شوێنێکی تر ئاو بێنێ ئەم ئاوە ناخواتەوە ئەی حەلچی ینی خەڵک سەرچاوی ئاویتری نیە ئاوەکردن چارەسەرەکە زۆر ئاسانە خەڵک ئێستا ئاوەکردن بۆ خواردنەوە لێرەواتە خەڵکەمی ئاوەکردن یا ئاوەکردن یا ئاچن لە کانی و کارێزەکان یان بیر بەکارێنن یان ئەوەشی کە نیەتی و ئەوانە بە ناچاری و ئەو ئاوە خواتەوە و ئەوان باشە پیسیەکە بە جۆرێکە کە بە چاوی هەستی پێ بکەیت ئاوی بەلەوعی ماڵان ئاوی خواردنەوە بۆ ئەمە تەنها پایزان وایە پایزان کە ڕێژەی ئاوەکەدا ئەبەزێت بە تەواوەتی ینی ئاو کەمەکات بڵێ هەم تام و هەم ڕنگ و هەم بۆ نیشە ئەگۆڕێ بەڵام لە کاتی تراوانە لە ئێستا بۆ نمونە ڕەنگە شتێکی ئەوتۆنیە کە هەستی پێ بکەیت بەڵام پایزان هەستی پێکرێت هەموو پایزێکیش ئەم حکایەتە ڕەنگی ئاوەکە چۆنە گۆڕێواتە بە جۆرێکە گۆڕێ کە بە ئاسانی ڕەنگی ئاوەکە بە جۆرێکە گۆڕێ کە هەستی پێەکەی بۆ نییە گۆڕێ یعنی بەسیترین نمونەتە دەمێ کراسێکی سپیتیا بشۆرە بۆرە بێت خۆتی پێ بشۆ بۆ نوێ باش سپاس دەکەم دێمەوەلات ئەم هاوڵەتی بەڕێزانە حەزەکەم ئەوانیش ئەگەر پرسیاریان هەبوو یاخۆ قسەی خۆیان هەبوو لەسەر بابەتەکە لەم خاتونە بەڕێزەوە دەست پێ بکەم زانم فەرموو خاتون ئەگەر کەمێک مایکل لە خۆ نزیکەیتەوە باشە سەوتەکە زۆر باش زۆر باشە بەخێر کاک مەریوان من پێم خۆش بوو یەکێ نوێنەری سەحەب وایە بۆ ئەوەی دڵنیایی بدایە بۆم هاوڵاتی ئایا توانێ ئاوە بەکاربێنە من وەکو خۆم لە سەحام هیچ دڵنیایی نادەم بە هاوڵاتیە کە بتوانێ خۆیشی پێ بشوان نەک ئاوەکە بەکاربێنێ بە خواردنەوە چونکە ئاوی دەربەندی خان لە ساسەت بە کەڵکی خواردنەوە نایە ئەمە چەندین پشکنین و توێژینەوەی بۆ کراوە چەندین بەحسی لەسەر کراوە خەڵکی دەربەندی خان نەک بۆ بەکارێنان ناتوان بۆ خۆشۆردن بۆ پێداویستی ناوماڵ بەکاری بێنن لە ڕووی تەندروستیەوە ئێمە ئاوە بەپێی سێ پۆلێنینەکە نەزانین پیسە ئەم ئاوە یان پاکە فیزیایی و کیمیایی و بایۆلۆجی لە ڕووی بایۆلۆجیەکەیەوە خۆ حەزی لێ خۆوەستی پێیەکەی ئاوەکە ڕەنگ و شتێک گۆڕێ فیزیایەکەشی بەم بەس کیمیایەکەی هەندێ مادەی تایەکەوە کارە بۆ سەرەتان زۆربەی خەڵکی دەربەندی خان بە کێشەی سەرەتانەوە ناڵێن سپاس دەکەم لەداجا قسەی خۆمانەکەین دەست خۆش سپاسی جناب دەکەم ئەگەر کەسێکی قسەی هەبوو بەڵام بەر لەوەی بەڕێستان قسە بکەنە بۆ بەرچاوڕوونیش ئەم بڕیار بوو بەڕێوەبەتی ئاوی دەوروبەری سلێمانیش لە بەرنامەکە بەشدار بێ بەڵام
بەهۆی ئیلزاماتەوە خۆیان باسییانکردیان توانی گینا حەزما کردوانیش لێرە وجودیان هەبێ و ئەو پرسیارانەی کە ڕاستەوخۆ ئاراسی لایانی پەیوەندیداری دەکەن کە ئەوان بەرپرس لێی وەڵامی بدەنەوە بۆەوەی کە بزانین وەڵامی ئەوان چیەوە پرسیارەکان هەر بۆ بەچاوڕوونی فەرموو بەڕێز داواکارم لە بەڕێزی قایمقام و چالاکوانە ژینگەکان و چالاکوانە مەدەنیەکان زیاتر زەخت لە حکوومەت بکەن کە بەهانای بەنداواکەمانەوە بێن وەکو کە ناتوان کەچاکیشی بکەن و ڕێگری بکەن لە ئەو پاشماوە پیسانەی تانجەرۆ ئەو پاشماوەکانی سەیسایەک هەڵەبجە کە بێنە ناو ئینە بەنداواکەمانەوە کە بەنداوەکەی پیس کردووە کە خەڵکی ناتوانێت بۆ خواردنەوە کاری بەکاری بێنێ و خەڵکی دەربەنیخانیش بۆ پێداویست بۆ ئاوی ڕۆژانەی پەنا بۆ هیناکانی و کارەزەکانە بن و هەنێک بە دەگمەن تیاتی کە ئاوەکە بخۆتەوە هەمووی فتەری بەکاری هێناوە تەنها داواکاریەوە بوو زیاتر زەخت لە حکوومەت هەرێم بکەن خەڵک بە زۆری واتە ئاوەکردن لێرە وەکو بەزۆری هەنێکی ئاوەکڕ هەنێکی فتەر بەکارێنێ ئەوانشی کە ساریان هەیە توانێ مادیان باشە ئەچن لە سەرشاق لە کانی و کارەزەکان ئاوە هێننەوە. باشە سپاس دەکەم دێمە وڵاتان دواتر قسەیتان هەبوو کاک ناسی حەوە کاکسەوە باسی کرد ئەو دوو سیستەمەی کە تایبەتە بە فلتەرێشن ئەگەر لەم پرۆژەیان نەبێت دەڵێ ڕەنگە چارەسەری گرفتەکە نەکات چکە ئاوەکە بە یەکجاری پیس بووە بێگومان نەبێت لایەنێکی پەیوەنددار هەبێت چاودێری کارەکانیم کۆمپانیایە بکات کە بە پێی ستاندارد دەزانستیەکان پرۆژەکە جێبەجێ بکەن بۆی کێشەکە چارەسەر بکات. بەڵێ ئەڵبەتە وەکو بنوتم ئەم پرۆژەیە کە هاتووە دەست بەکار بووە پێش دەست بەکاربوونی من بووە بەڵام وەکو ئەوەی کە لەگەڵ یانە خۆم گفتوگۆم کردووە ڕوبەڕوو پێم وتون تا چەند ئێوە ئەتوانن ئەم ئاوە وا لێ بکەن کە دواتر بەو شێوەیە کە هاوڵاتی دڵنیا بێت لە خواردنەوەی ئەڵێ ئێمە ئەو گەرنتی ئەدەین و گەرنتیەکەش وەکو کاکسەرەر وتی قسەکە جوانە هەست کاتێک کۆمپانیەکە هاتە بواری جێبەجێکردنەوە ئەنجامەکان وازەحە وەختە فەحسی ئاوەکە دەریەخا بەڵام وەکو ئەوان وتیان ئەو قۆناغەشی تایە واتە قۆناغی تەرسیب نیشتن سێدیمنتیشنی پێڵێن ئەم خۆناغی کە تایەتی ئەگەر ئەم خۆناغی تیابێ بۆ شێوازەی کە باشێکن سێ مەرحەلەی فلتەرکردنی ئاوەکەی تیابێ ئەوان ئەڵێن ئێمە توانای ئەوەمان هەیە و ئەگەر نەمانتوانایە دەستمان پێ ناکرد هەتا وەکو من پێشەوەی ئێستا بێن بۆ بەرنامەکە ڕاستەوخۆ لەگەڵیانە قسەم کرد تاکیدیان کردەوە لەوە واتە گرفتی ئاوی خواردنەوەی دەربەندیخان چارەسەر ئەمە قسەی ئەوان بڵێ قسەی کۆمپانیاکە کە باشە ئەگەر ڕاستە ئەمە قسەی کۆمپانیەکە ئەگەر ئەم شتەوە خۆی دەرنەچوو ینی لایەنەکەیە کۆمپانیا سزا بدات ئەبێ حکوومەت کە هاتووە کۆمپانیایەکی هێناوە و ڕێگەی داوە کە لێوای ئیشکات و ئەو کەسانەی کە ئاوی دەوروبەری سلێمانی و بەڕێوەبەری گشتی ئاوی هەرێمە خۆ ئاگایان لە وەزعەکە هەیە ئەگەر نەتوانێت بۆ هێناویانە ئەوان ئەڵێن ئێمە ئەتوانین لەبەرەوە زووە جارێ قسە لەسەرەوە بکەین بڵێ ناتوانێت ئەوان ئەڵێن ئێمە ئەتوانینەوە ئەو ئاوی سیروان کە فەحسمان کردووە چ لە ناو بەنداوەکە چ لە بەردەم بەنداوەکە ئەو گرفتەی نییە کە ئێمە نەتوانین چارەسەریکەین ئێمە چارەسەری کۆمەڵێ ئاومان کردووە کە زۆر لەمە کێشەی زیاترە بەو مەعادینە قورسانەشەوە کەتیایەتی ئەمە وتەی کۆمپانیاکەیە وەکو خۆی ئەیڵێم ڕاستی و دروستی ئەمەش دوای پرۆژەکە بەڕاستی باش کاکسەوەر پیسبوونی ئاوی ئەم ناوچەیە بە چ ڕادەیەکە ئەتا ئێستامی ئەم پرۆژەی کە باسی کرد ئەگەر ئەو دوو فلتەری تێدا بێ خۆت باسە کرد ئەو دوو سیستەمە گرفتەکە چارەسەر دەکات ئەو کاتەلانی کەم ئاوی پاکی خواردنەوە چارەسەر دەکات ڕەنگە گرفتەکە ئەوە نەبێ خۆ نەتوانێت هەموو ئاوی بەنداوەکە پاکاتەوە ئێمە دیارە ئاوی بەنداوەکەمان ناوێت پاکی کرێتەوە ئەسڵەن لە وڵاتە پێشکەوتەکانیشە زۆرێک لە بەنداوەکانە تەقێنرێتەوە چکە بە ئاسانی ناتوانرێت ئاوی ناو بەنداوەکە پاک بکرێتەوە بەڵام ئەوەی کە کێشەی ئێمەیەوە کێشەی خەڵکی دەربەنیخانە کێشەی پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنیخانە بۆیە وەکو جەنابی قایمقامیش کە فەرمووی ئێمە هیوادارین کە بەو جۆرە بێت بەڵام ئێمە بەڕاستی متمانەمان بە هیچ جۆرێک بە حکوومەت نییە چونکە کۆی ئەو کابینانەی حکوومەت بە سەرۆکی حکوومەتەکانەوە بە قایمقامەکانی پێشترەوە لەگەڵ ڕێزی جەنابە مامۆستا ناسیح هەمویان بەڵێنی چارەسەرکردنی ئاوی خواردنەوەی یان داوە بە دەربەنیخان بە پارێزگاری پێشووتری سلێمانیشەوە بەڵام دیارە ئەم بەڵێنە نەتوانراوە ببرێتە سەر و لە هەمان کاتیشاوەگە ئەو گومانەی کەوتم من هیوادارم کە بۆ جۆرە بە وەکو جەنابی مامۆستا ناسیح وتی و وەک لە قسەکانیش ئاماژە پێکراوە پێشتری لە بەرنامەکانی پێشترەوە بۆ دەداچوونانە لە ڕاستیە بە هیچ جۆرێک نابێ قەیرانی دارایی بکرێتە پاسا و بۆ تەواو نەکردنی ئاوی خواردنەوەی دەربەنیخان چونکە ئاوی خواردنەوەی دەربەنیخان بەڵام لەگە حکوومەتیش و پاساوی هەبێ قەیران بێ پرۆژەکان وەستاوە پارە لە بەدەستان قەیران بە هیچ جۆرێک نابێ هۆکار بێت ینی نابێ پاساو بێت چونکە ئاوی ئەو ئاوە پەیوەستە بە ژیانی ئینسانەوە خەڵک بەردەوام ئەیخواتەوە خەڵک بەهۆی پیسبوونی ئەم ئاوە ڕوبەڕووی مەرگە بێتەوە و خەڵک بە بەڕاستی بەشێکی تری لەو خەڵگەش کە ناتوانێت ئاوە بۆ نمونە بخواتەوە
ناچارە بێ بۆ من ڕێگەیەکی زۆر دوور ببڕێ بە چەندین کیلۆمەتر تاوە گوڕێ لە کانیاوێک بکەوێ بۆ ئەوەی کە بتوانێت ئاو دابین لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە و ئێمە لێرە کۆمەڵک بیری زۆر لێ دراون کە پشت بە ئاوی ژێر زەویش نەبەسترێ واتە ئەمە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێر زەوی ناوچێش دروستەکە بۆیە ئەمانە هەمووی هۆکارن بە هیچ جۆرێک ناکرێت قەیرانی دارایی بکرێتە پاساو بۆ تەواو نەبوونی ئەو پرۆژانە لە کاتێک ئەمە پێوەستە بە ژیانی ئینسانەوە و ئێمەمان بیر نەچێت پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنیخانیان پیسبوونی ببوورە ئاوی بەنداوەکە بەتەنها کاریگەری لەسەر ژیانی ئینسانیش دروست نەکردو بەڵکم ساڵانە ژمارەیەکی زۆر بەرچاو بە درێژایی چەندین کیلۆمەتر ماسیو زیندەوەر لە ناو ئاوەکە ئەبن ئەمرن وەجیا لەوەی تریشەم ئاوە بەس بەتەنها خەڵکی دەربەنیخان لێ ناخواتەوە بەڵکم خەڵکی کەلار و خەڵکی خواروی عێراق هەتاوەکو دەڕواتە خواروی عێراق خەڵک لەم ئاوە سوود وەرەگرێت بۆیە ئەمەیەکێک لە هەنگاوە سەرەکیەکان ئەوەیە کە دەبێت ڕێگە لە پیسبوونی ئاوی بەنداوی دەربەنیخان بگیرێت کە ئەویش جێبەجێکردنی ئەو یاسا ژینگەیانەیە کە تایبەتە بە فلتەرکردنی ئەو کارگانەی کە ڕاستەخۆ ئاوەڕۆکانی ئەڕژێتە ناو لقی تانجەرە و ناو بەنداوی دەربەنیخان. سپاس دەکەم کاتی وچانێکی کورتمەیە دواتر دێمەلات کاک نەوزاد ئازیزان دەستچینە وچانێکی کورت و دواتر دەگەڕێنە وڵات. دوای یاری سەیر و سەمەرەیە گەڕێیت وەرە بۆ چاڤلان چەندەها یاری تایبەت و ترسنە بەرزترین کورسی هەموو یاریە جیهانیەکە چاڤلاند گەورەترین شاری گەشتیاری لە هەموو عێراق نهێنی ئەو تام و چێژانەیە کە قەت لە بیریان ناکەین ئەوەی کە تەمەنمان درێژ دەکە هەر زەیتی زەیتونی زێرە ئەم نهێنیە نەوە بوونەوە دەگوازرێتەوە زەیتی زەیتونی تازە زێر وەستای تام و خۆشی دایکی خۆشەویست شیری ئیڤۆلاک پلاس باشترین چارەسەری گونجاو بۆ منداڵەکات چونکە شیری گەشەی سروشتیە و دەوڵەمەنددا بە ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 و کۆلین و توخمی دیکەی تر بۆ پتەوکردنی خۆپارێزی منداڵ و بنیادنانی ئێسک و گەشەی تەندروستی هەروها ئاسان هەرسە لەسەر گەدەی منداڵەکات دایکان ئیڤۆلاک پلاس بە باشترین دەزانن لە بەرەوەی باشترین شیرە بە گونجاوترین نرخ ئەو کاتەی کە بابەتەکە پەیوەندی دەبێ بە بەرزترین کوالیتی و ڕەنگ و وێنەوە ئەو کات بینین باشترین بەڵگە دەبێ بۆ دڵنیابوون جێژ وەربگرە لە تەلەڤیزۆنی ULED لە هایسنس کاتێک گەشت دەکەی بۆ هەر وڵاتێک ئەوەی سەرنجت ڕادەکێشێت پۆشاکی خەڵکەکەیەتی لە بۆنە و کۆڕ و کۆبوونەوەکاندا ئەوەی بۆت دەبێتە مایەی شانازی ئەو بەرگەیە کە پۆشیوتە تاتلی ساز بە ستافێکی شارەزا و ئەزموونی چەند ساڵە هاوکارە بۆ پێشکەشکردنی جوانترین و باشترین پۆشاکەکان بە ئێوە چونکە شایەنی باشترینن تاتلی ساز گروپ جوانتر بپۆشە نۆڤا سابوونێک بە کوالیتی بەرزی جیهانی بەرهەمهێنراوە سابوونی نۆڤا لە چەندین پێکهاتی سروشتی بەرهەمهێنراوە و کاریگەریەکی خێرا لەسەر پێست دروست دەکات بۆنە تایبەتەکەی هەستێکی ئارامت پێ دەبەخشێت و ڕوخسارت بە درەوشاوی دەهێڵێتەوە سابوونی نۆڤا پێست نەرم و تەڕ و گەشت دەکات نۆڤا پارێزەری جوانی پێست لە کۆمپانیا پرۆژەکەمان بەرەو کۆتایی ئەڕوات پێویستە باشترین کەڕستەی ڕووپۆشکردنی بینا دابینکەین بۆ ئەم پرۆژەیە هاوڕێیان من کەرەستەیەکی ئاوام دەوێت
تەنها چارەی ئێمە بۆ پرۆژەکانمان و بەدەستهێنانی متمانەی هاوڵاتی و خاوەنکارەکانمان تەنها ئەسترۆپۆلی سانتایە. جا سانتا لەکوێ بێنی؟ کۆمپانیای دەریا حسێن کە چەندین ساڵ خزمەت دەکا لە بواری دیکۆراتی ناو و دەرەوەی بینا و باڵەخانەکاندا. لە کێڵگە ڕازاوەکانی وڵاتی هیندستانەوە برنجێکی تایبەت بەرهەمێنرا. برنجێک لە 100% پێکاتی سروشتیە. ئێوەش خێزانەکانتان لەم تام و بۆ نەخۆشەی برنجی ئەحمەد بێبەش مەکەن. برنجی ئەحمەد هەمیشە خوانەکەم ڕازاوەترەکە. برنجی ئەحمەد شایانی متمانەی تۆیە. بۆ ڕاهاتنی ماکینە بە باشترین حاڵەت لە هەر بارودۆخێکدا لەگەڵ هەر شۆفێرێک و بە شێوازی ڕۆنی جی ئەنەرجی. جی ئەنەرجی ڕاهاتن لەگەڵ هەر بارودۆخێک. ئەو کاتەی کە بابەتەکە پەیوەندی دەبێ بە بەرزترین کوالیتی و ڕنگ و وێنەوە ئەو کات بینین باشترین بەڵگە دەبێ بۆ دڵنیابوون. جێژ وەربگرە لە تەلەڤیزۆنی ULED لە هایسنس. لە هەر شوێنێ بیبینی چای ئەحمەد دڵت دەبا. ڕنگ و بۆنی چای ئەحمەد یەکسەر شەیدای خۆتەکە. چای ئەحمەد هاوڕێی ژیانە هیچ کات بێهیوان ناکە. یەک چایی دوو چایی سێ چایی چای ئەحمەد بێنە چایی. دانە و دان تێرمان ناکە چەند لێنین بەشمان ناکە. چای ئەحمەد بێ وێنای چای ئەحمەد. چای ئەحمەد. بەڵێ بەرزان لەگەڵتان بەردەوامین لە دەربەندی خانین بە دیاریکراوی لە بەنداوی دەربەندی خان باز لە کێشە و گرفتی ئاوی خواردنەوە دەکەین لە قەزاکە لەگەڵ ئەم میوانە بەڕێزانە. کاک نەوزاد بوورە ڕامگرتی پێشوچانەکە ئەم پاساوانەی کە باز دەکرێت بۆ تەواو نەبوونی پرۆژەکە ئێوە قەنەعاتتان پێ هەیە بەهۆیەوەی کە قەیرانی دارایی و هەندێک گرفت و دۆخی کوردستان بەڕاستی ڕێگر بۆ لەوەی کە پرۆژەکە تەواو بکرێت یاخو کاری تێدا بکرێت؟ جارێ ئەم کێشەیە لە 2008ەوە هەیە. لە 2008 بۆ 2014 حکوومەتی هەرێم وەزارەتەکانی ئەمەنیان بودجە هەبوو. بودجەکە مایەوە لە کۆتایی ساڵا بە پەلەپەل نەیانەزانی چۆن سەرفیکەن. بەجددی یانە بوو بە کێشەیان چۆن ئەم بودجەیە سەرفکەن بۆی بودجەکەیان بە حساب بۆ ساڵێکی تر کەم نەکە. ئەمەنە بودجە زۆر بوو. واتە پێش قەیرانەکەش گرفتەکە هەبووە بڵێ. پێش قەیران ئەمە پێش قەیران 6 ساڵی ڕەبەقی خایان کاکە لە 2008 بۆ 2014. باشە لە دوای قەیران هەر وەبزام ساڵی 2013ەیە ئەم پرۆژەیە کە ئێستا هەیە ئەدرێت بە کۆمپانیایەکی تر ناوی یوکەی فلتەرە. باش نییە بە بڕی 3 میلیۆن دلار نزیکی 3 میلیۆن دلار 2 میلیۆن و 900 و کەسرێک کە ئەکاتە نزیکی 3 میلیۆن دلار. تا ئێستا ژێمە نازانین ئەم کۆمپانیایە بەنیاز بوو چی بکە. باشە بەنیاز بوو چی بکە چەندێ پارەی برد. باشە هەنێیشی کرد چەندێ پارەی ئەبردووە و بۆ وازی هێنا و ئایا لەسەر ئەم هەڵسوکەوتەی دراوەتە محکەمە یان نەدراوە کە پارێزگاری کێشوی سلێمانی وعدی داوە یعنی وعدی خەتی داوە کە بیاتە محکەمە. نازانین دراوە یان نەدراوە نازانین ڕێک نەتیجەکەی چییە. ئەم جۆرە هەڵسوکەوتانە پارێک درا بە کۆمپانیاکە پارەی وەرگرت کۆمپانیاکە نازانین. پرۆژەکەی باعثی نزیکی 3 میلیۆن دلارە نەک 3 میلیارد دلار 3 میلیۆن دلارە بەس نازانین ئایا وەریگرتووە یاننا چەندی وەرگرتووە وەریگرتووە یاننا پارەکەی بردووە خواردوێتی ئەمەش نازانین. بەڵام کە هەڕەشەی محکەمەی لێ بکەنەوەوانە دیارەشی بردووە بەڵام نازانم چۆنە. واتە ئەو کارەکە کەم تەرخەمی بۆی کە ئەم 11 ساڵە کەم تەرخەمی هەر شێوازەکە چارەسەر نەکراوە. من ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم دەڕاستی ئازانی چۆنە هیچ وڵاتێک ناتوانێت سەرکەوتوو بێ هەتا متمانەیەکی باش لە نێوان دەسەڵات و لە نێوان خەڵکا دروست نەبێت. ئەم متمانەیە لێرە لەم کەیسا لەم قەزیان متمانە نەماوە. بەڕاستی متمانە نەماوە. حکوومەتی هەرێم ئەمە هەڵسوکەوتی حکوومەتی هەرێمی پێشوو بووە. من داواکارم لە حکوومەتی تازە بەجددی زۆر ڕازگۆیانە بێتە سەر خەت. باشە ڕازگۆیانە فەحسی زۆر چاکی ئەم ئاوە بکە بە خەڵکەکە بڵێ بە کۆمەڵانی بە هاونیشتمانەکان بڵێ کاکە
ئەم شوێنە ئەم ئاوە ئەم خەلەلانەی لای خوارەوەی هەیە و ئەم کۆمپانیایە ئەم ئیشانەی لای خوارەوە کاتچکۆ تا ئێستا بەجددی نازانین کە یعنی تا ئێستا بەجددی کەس نازانێت ئەم کۆمپانیایە چیەکە باش نییە ئەڵێ ئیکەم بەس نازانین چیەکە بۆ نمونە چی عیلاجەکە ئایا هێڤی میتەڵەکان کاگناسی باسی کرد کە سێ جار ئاوەکە دەپاڵێون سێ جار لە فلتەریە دەن بۆکۆی کۆمپانیەکە باسی کردووە وا دەکەن کە بۆ خواردنەوە شێوە باوەڕکە شتەکە بەس قسەیە یعنی ئەزانی چۆنە لە ڕەنگە ئەمە باشە ئەم کۆمپانیایە بۆ نوێنەرێکیان ئامادە نەبوو ئەم کۆمپانیایە بۆ نوێنەرێکیان نەهات شەرحیگا بۆ خەڵکی دەربەنی خان کە ئەمە چی ڕوەدا یعنی دام و دەستگا بەرپرسەکان ئەنی تاکەی شاردنەوەی ئەم کەیسە یعنی ئەم کەیسە ئاوا بە ئەوە ئەشاراوەیەکەی باشە ئەگەر هاتوو ئەم کۆمپانیایە ئیشەکەی نەکرد بەیانی ئەم خەڵکە و هەر حکوومەت خۆی یەخە بەکێ بگرن پارەی خۆی وەرەگرێ و ئەڕای عنی حکوومەت چاودێری کۆمپانیەکان ناکات حکوومەت چاودێری کۆمپانیەکە ناکات ئەگەر لە گرێبەستەکە لا بدا سزای بدا باشە کاکە ئەم چاودێریە چۆنە ئەبێ لە پێش ئاوەکە پێش پاڵاوتن و دوای پاڵاوتن ڕێک فەحسکە باش نییە ئایا ئەجیزەی وا فەحسی دەقیقیان هەیە ئایا یعنی باشە ئەم پرۆسەیە خەڵک بۆ پێی نەزانێ بۆ میدیاکان پێی نەزانن نییە سپاسەکەم بە ئەو پرسیار لە کاگناسانە نەماوە متمانە کاکە ئەو لیژنانەکی چێڵی ڕێک ناکەوە باش ئەو کۆمپانیای دیکە پێشتر کە بۆی دەشۆ کاگناسی ئێوە ئاگاداری ئەو کێشێن پێش ئێمە بووە نە ئەوەلیاتی لای ئێمە معلوماتیشمانی لەسەری پێشەوە کەس هیچ زانیارێک نییە کاڵای لەسەر تۆمارکە لای ئێمە نیە وەکو قایمقامێت ئەو پرۆسانە بەم کۆمپانیایشەوە هیچ ئەوەلاتێکی لای ئێمە نیە باش ئەم پرۆژەیەکە ئێستا بۆ دەربەنی خانەکرێ کاگناسی لە هیچ شوێنێکی کوردستان هەیە کە بەم جۆرە ئاو ئانی فلترێشنی ئاو بکرێت بەم جۆری کە ئێستا کۆمپانیای دەیکات کردوێتی لە شوێنەکانی کە لێرە لە کوردستان هەیە بەڵێ کردوێتی کۆمپانیایەکە وەکو باسییان کردووە لە بوارەکەی خۆیان شارەزایە وەکو خۆیان باسی یەکەن کۆمپانیایەکیشە ئیشی گەورەتری کردو لەما ئیشی کۆنکرێتی زۆر کردو لێرە بەڵام ئیستا گرفتی دارایی هەیە ئەو گرفتە دارایە بەو 7 ملیۆن دلار تەواو بێت کێشەی دەربەنی خانیش تەواو بێ ئەوان ئەڵێن ئێمە 7 ملیۆن دلارەکە وەربگرین ئێمە بڕیارمان داوە پاشەوە کابینە نوێیەکە ئێستا دەست بەکار بووە وەزیری دارایی لەگەڵ چەند پەرلەمانتارێکیشا قسەم کردووە کە پێکەوە بڕۆینە لای وەزیری شارەوانی کە کەیسەکە لای ئەوە پرۆژەکە لە وەزارەتی شارەوانیەوە هاتووە بەڵێ وەزارەتی شارەوانی بەڵێ ئەو نووسراوە کە کراوە بۆ 7 ملیۆن دلارەکە نێراوە بۆ وەزارەتی شارەوانی بەبوونی ئەم گۆڕانکاریان دروستبوونی کابینێن و ئەمانە هیچی وەڵام من چەند جار ڕۆژمە هەولێر وەڵام دەست نەکەوت تا ئێستا هیچ وەڵامێک نییە بۆ 7 ملیۆن دلار سەرف بکەن ئەمە ئێستا لەگەڵ وەزیری دارایی و کابینەی تازا بۆمان یەکلایە بێتەوە چەند پەرلەمانتارێکیش بە سوپاسەوە پەیوەندیان پێوە کردوین توانە هاوکار دەبین کە بێتە ئێرە بە هەمومانەوە بڕۆین دەنگی تۆ خەڵکی شار منی ژۆک و نوێنەری ئەو خەڵکە لەگەڵ یانام لەگەڵ داواکاریەکانم کە بڕۆین ئەم پرۆژەیە بە زووترین کات وەکو لە نووسراوەکە هاتووە بە زووترین کات پرۆژەی ئاوی دەربەنی خان تەواو بکات ئەمانیش ئەڵێن ئەگەر ئێمە پارەکە وەربگرین 5 مانگی ئەوێت بەهێنان و دانان و اینجا تێستکردنەوە واتە تاقیکردنەوەی پرۆژەکە واتە دانانی مەکاینەکان بەس ماتۆر لەگەڵ بۆردی کارەبایی ماوەکو خۆیان ئەڵەن کۆنکریت حوز ئەمانە بینا هەمووی تەواو بوو ئێستا دوو ئەندازیان ڕۆشتون بۆ تورکیا بۆ وەرگرتنی ئەو حوزەی کە لە سیروانە دائەنرێ ئەوەلیاتەکانی ئەو حوزە ئەبێ لە وەزارەتی شارەوانی ئێرەوە تەزدیق بکرێتەوە تەواوە هیچ نوقسانی نییە بۆی بهێنن واتە ئاوەکە لە خوارەوە بڵێن لە خوار بەداوەکەەوە بڵێ حوزی بۆ دروستەکەن لە فلتەرە دەرێ وەکو ئینتەیکەکە خەبارەی ئاو پرۆژەکە بەوەدەیە ینی کە بەشی ژماری دانیشتوانی ینی دەربەندی خان بکات بەشی پێویستەکانیان بکات ئەوەی کە من بیستومە لە خۆیان و لە بەڕێوەبەری گشتی بەشی دوو ئەوەندەی شاری دەربەنی خانەکە بەڵام شاری دەربەنی خان پاش ئەوەی کە گرفتی خراپی ئاویشی بۆ چارەسەر بوو گرفتی شەبەکە و تۆڕی ئاوی ناوشاری هەیە ئەم تۆڕێکی کۆنە دەربەنی خان کە هەر زایی کردو گەڕێکێک بۆریەکیان بۆ ڕاکێشاوە ستە خۆیان لەوانەیە هاوڵاتیانە کە دانیشتون گەڕێکی وا هەیە ئاوی زۆر باشە گەڕێکی وایە ئاوی زۆر خراپ هەر لەبەر ئەوەی لە بۆریەکی ڕئیسیەوە کە براوە گەڕێکی وا هەیە لە بۆری ڕئیسیەکەەوە ئاوی دراوەتێ گەڕێکی واشەیە لە بۆریەکی فەرعیەوە ئاوی دراوەتی ئەمە بۆ چارەسەر نەکراوە پێش قەیرانی دارایی شارەوانی وەختی خۆی کردوێتی و فەرمانگەی ئاو کردوانە ئەوە پێشتر کراوە یعنی لە زمانی بەحسەوە تا ئێستا ئەم پرۆسەیە بەم شێوەیە هاتووە ئێستا ئەم پرۆژەیە ئەگەر تەواویش بێت ئەبێت و من داوام کردو لە ئاوی دەوروبەری سلێمانی کە ڕاستەوخۆ بەرپرسە لە جێبەجێکردنی ئەم ئیشانە کەوا دەرخستەیەکی خێرا بکات و دیزاینێکی نوێ بکە بۆ چەند بۆریەکی ڕئیسی بۆ ناو شار واتە شار بکەین بە 4 بۆریەوە نەک 30 بۆری ئێستا
4 بۆری ڕئیسی هەر بۆریەکی ڕئیسی بۆ مجموعەیە گەڕک ئەو کاتە هەموو شار ئەتوانێت ڕۆژانە ئاوی بۆڵکرێتەوە کەواتە گەر ئەمە نەکرێت کاک ناسیح بە تەواوبوون ئەم پرۆژەیەش کێشەکە چارەسەر نابێت کێشەی تەوزیعکردن و دابەشکردنی ئاو هەر بەو شێوەی لێ نایە کە ئێمە چاوەڕێکەین ئاویش هەبێت زۆر گەڕک هەیە وەکو پێم وتی بە شێوەیەکی دیزاینێکی ڕێکوپێک ئاوی بۆ ڕانی کێشرایەوە ئەنجا ئەم بۆریانە کۆنن هەندێک بۆری هەیە ڕزیوە بۆ نمونە ئەم کۆمپانیایە کە بۆریەکی هەڵکەن بە ناو شارە بۆ ئەوەی کەوا بۆریەکی ڕئیسی ڕاکێشە چەند بۆریەک هەبوو ئاوی لێ ئەڕۆی ئەوان پێیانزانی لە کاتی قابلی چارەسەر خۆم بڵێ ئەوە زۆر وەختیشی ناوێت ئەگەر دیزاین بکرێت 3 بۆری ڕئیسیە بێت دەربەنی خان کەوا دابەشی کەی بە 3 زۆنی ڕئیسیەوە ئەوەنە ئاو هەیە لە کۆمپانیاکەەوە کە هەڵە درێت چونکە ئاوێکی زۆر توانایەکی زۆرترە ئەو وەختە زۆر بە ئاسانی ئاو ئەگا بە هەموو هاوڵاتیەکان واتە کێشەی کەم ئاوی چارەسەرەکرێ پاش ئەوەش سپاس دەکەم کواڵیتی ئاوەکەش سپاسم کاک ناسیح ئەم هاوڵەتی بەڕێزانەی تویستی قسە بکات فەرموو بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانەیەکەم و بە خێراتنیان ئاڕتیەکەم من ئەمەوێت دەستخۆشی لە کاک ناسیح حەکەم بەڕاستی ئەوەی کە خۆی باسی کرد هەوڵی داوە کە ئیشەکان بکات بەس دەربەنی خان هەر کێشەی ئاوی نییە بەڵێ کێشەی ترمان زۆر زۆرە هەر کێشەکەی ئێمە کێشەی ئاو نییە لە دەربەنی خانە کاکە بەرە ئەو ساڵە کاکە عوسمان بوو خەڵگشتی باشێ ناسی ئەو ساڵە دەربەنی خانە هەر لەسەر ئاوەکەی دەربەنی خان لە بازاڕە جەماعەتی ئاسایشی دەربەنی خان گرتیان بڕێکشیان تێڵدا تا جەماعەت ناسی حوان بوون کە بەریاندا لەسەر ئەوەی ئاوی دەربەنی خان ئاوی بەلوعەکە هاتبووە کرمی تیا بوو ئەمە شتێک نییە یعنی مەقسە لەسەر وەکو خەڵکی دەربەنی خان وەرە سەیری خەڵکی دەربەنی خان کە وەرە کاکە ماڵەکان بگەڕێ سەیری خەڵکە هەزارەها نە چەنەها کەس بەهۆی ئاوی دەربەنی خانەوەم ئاوە پیسەوە تووشی سەرەتان بووە کاکە کاک ناسی حسی بم بۆ کەیسێک 3 ڕۆژ بچێتە هەولێر مێنێتەوە حکومەت ئەنجومەنی وەزیران هیچ جوابێکی نەداتەوە یعنی تێناکەم ئەمە چی حکومەتێکە حکومەتێک دوای 30 ساڵ بڵێ من ناتوانم 15 ملیۆن دینار وەکو قەیرانی دارایی بۆ ئاوی دەربەنی خان کە 25,000 نەفرە ئەوە 25,000 چی 50,000 نەفرە کە گشتی توانای نییە کاکە خەڵک توانای نییە ئەو بکڕێ من ماڵ هەیە لە خوارمەوە کاکە ئاوی بەلوعای خوات یعنی خۆم لە قاتی سەرەوە لە خوارەوەی نیەتی کابرا توانای نییە بچ ئاوەکەش بڕێ بە ناچاری یعنی لە ڕاستیە کێشەمان زۆرە لە دەربەنی خان هەر ئێمە کێشەمان هەر ئاوەکە نییە کاکە کێشەمان زۆرە بۆ کێشەی ئاوە چارەسەر نابێ بڕای ئێوە ینی حکومەت من متمەخەمە جواب نادرێتەوە کە جوابی کاک ناسیح کە حسابێک لەگە ڕێزم بۆ میوانە بەڕێزەکان و کاک ناسیح پیاوێکی دڵسۆزە پیاوێکی دانی هەتا حەزکەی بە دەمی خەڵکی دەربەنی خان و هاتووە کە گوێی بۆ نەگیرێت چی بۆ من کە ینی ئەویش هیچ فەرقی نییە وەکو من لەسەر و کورسێ دانیشتووە یعنی کە ئەزانێت گوێی لێ ناگیرێت دەست بکشێنێتەوە کاکە یعنی بۆچی خەڵکی سێ تا ئیسێش لە دەربەنی خانە خەڵ لە کاک ناسیح تێناگەیە ئەو پیاوە ینی نازانێ ئەو هەوڵەدا کێشە لەوە گەورەتریشمانەیە کاکە کێشەمان زۆر لە دەربەنی خانە دەربەنی خان شارێکە پەراوێز خراوە 30 ساڵە حکومەت کە نەتوانێت حکومەتێک کە تەمەنی 30 ساڵ بێ نەتوانێت 15 ملیۆن دینار کە تۆرباینێکی سە کە لە ژێری ئێمە دانیشتوین لە کار کەوتووە بە داواکاری کاک ناسیح هۆتای سە خاس نەکرابێ حکومەتی چی والله ئەم حکومەتە هەر بیدەی بەدەمی باوە بڕوا باشترە دەست خۆش سپاس دەکەم خۆش بێ ئەم بەڕێزانە قسەیان هەبێ سپاس بۆ نارتی وڵا لە ڕاستیدا کێشەی ئاوی دەربەنی خان حکومەت ئەگەر نیازی هەبێت بە زوودنی کات دەتوانێت چارەسەری بکە ئەگەر نیازی هەبێت چۆن نیازیشی نەبێت ئەوە چارەسەری ناکە مبەڕیری بۆێنێتەوە و قەیرانی دارایەکە بە مبەڕیر و ئاڵێ بوجانیە و ناتوانین چارەسەریکەین و تا کۆمەڵ مبەڕیری بێنێتەوە خۆ ڕاستە خۆ ناڵە چارەسەری ناکەم ئەگەر نیازی نەبێ ئەگەر نیازیشی هەبێ لە ماوەیەکی کورتە ئەتوانێت بە زوودترین کات چارەسەری بکە بێ ئەوەی دەربەنی خان لە ئاوی پیسبوو نەجات هەبێ بە زوودترین کات بەڵام میتر حکومەت ئەوە خۆی و خوای خۆی بە کوردوتەنی نیازی خۆیەتی چارەسەری کایکان نایکە نای سپاس دەکەم ئەم بەڕێزەش کۆتاکە قسە بکات کەمێک مایکە نزیکەیتەوە دەستخۆش بۆ NRT کە گرنگی ئەدات بە تەندروستی خەڵکی دەربەنی خان بۆکو دەربە هاوڵە دانیشتویەک و هاوڵاتیەکی دەربەنی خان سپاسدانەکەین کە هاتوون ئەم پرۆژێتان جوڵاندووە داواکاریمان لە حکوومەتەوەیە کە بە زووترین کات بەشک و ئەم پرۆژێمان بۆ جێبەجێ بکە بۆی لە کێشەی ئاوی خواردنەوە نەجاتمان بێ بەڕاستی من کارمەندی ویزگەی کارەبای دەربەندی خانم ئاگادارم ئەو کاتی کاکنوزات بە بینی پێکرد هەچ کاتێک کە ئاو دا ئەبەزێ مستەوای ئاوی سەدەکە دا ئەبەزێ کاگاتە ڕێژەی لە 460 بەرەو خوارەوە ڕێژەی قورقشم و زیو لە ئاوەکە زیاکە ئەمیش مەترسێکی زۆری هەیە بۆ نەخۆشی سەرەتان
ئاگاداری داواکاری ئاگاداری ئەو خاڵە بن وتر زۆر سپاس و لەشتان ساغ بێت. سپاس دەکەم کاک ناسێ دواتر دێمە وڵات حەزەکەم قسەی کۆتایی شەر بەڕێستان بکەن کاک سەروەر بەس لە پیسی ئاوی مەنتیقەیە کرد ینی هیچ راپۆرتێک توێژینەوەیەک لێکۆڵنەوەیکی زانستی هەیە کە قەباری مەترسیەکە دەربخات یان مەترسیەکان ئەوەندە زۆرن هەموو کەس هەستی پێکات بە تایبەتی باست کرد و مەترسی بۆ سەرژیانی ئاژەڵ و باڵندە و ماسی و هەموو وزینەوەرێکەیە دیارە زۆربەی ئەو پشکنینانی کە لای ئێمە هەیە و ئەو توێژینەوەشی کە لەسەر ئاوی خواردنەوەی دەربەنیخان کراوە بە تەواوی ئەو پشڕاستەکەنەوە کە ئاوی دەربەنیخان بە هیچ جۆرێک شیاوێتی خواردنەوەی نییە و تەنانەت ئەو ئاوە بۆ خۆشۆردنیش گونجاو نییە تەنها توانرێ بۆ کشتتوکات سوودی لێوەربگیرێ و ئەم زانیارێ لە ماوەکانی ڕابردووە بە درێژایی هەموو ساڵەکانی ڕابردوو بە تایبەت لە ساڵانی دوای 2010ەوە ئەم زانەرە لە خەڵکی ئەم شارەش شاراوەتەوە و حکومت بە هیچ جۆرێک جدی نییە لە چارەسەرکردنی ئەم کێشە چونکە ئەم کێشە کێشەیەکی نوێ نییە و کێشەیەکی کۆنە ئەو کارگانەی کە لە ناوچەی تانجەرۆ هەن کە بەپێی یاسای ژینگە ئەبێ باج بدەن چونکەوانە بن بە هۆکار بۆ پیسبوونی ئاوی خواردنەوەی دەربەنیخان و ئەو تەنکەرانی گواستنەوەی نەوت کە لە ماوەی 3 بۆ 4 ساڵی ڕابردووە زیاتر لە 45 تەنکەری گواستنەوەی نەوت لەم دەفەرە وەرگەڕاوە بەپێی یاسای نەوت و گازەوە پێی یاسای پارێزگاریکردن لە ژینگە سەرجەمیان ئەبێت باش بدەن چونکەمانە بوونەتە هۆکار بۆ پیسبوونی ژینگە و لەگەڵ ئەو تەنکەرانشی کە ڕۆژانە هاتوچۆکەن ئەگەر تەناب بە ڕێژەی 5 تەنکەریشیان حسابکەین پارەی ئەو نەوتە یان پارەی ئەو باجانە هەمووی کۆ بکرێتەوە بە دڵنیاییەوە چارەسەری ئاوی پیسبووی خواردنەوەی دەربەنیخانیە کرد بەڵام حکومت خۆی ئەوێت کە خەڵکی ژیانی لە مەترسیا بێ و حکومت بێباکە بەرامبەر بە ژیان و بە تەندروستی خەڵک ئەگینا ناکرێت بەڕاستی کە خەڵکێک بە نزیکی 50,000 بۆ 60,000 کەس هەبێت لە دەربەنیخانە دانیشێت و بە درێژایی هەموو ساڵەکانی ڕابردووم کێشەیە هەیە هەتاوەکو ئێستا نەتوانێت و هەر ڕۆژە پاساوێک بێنێتەوە ڕۆژێک بە پاساوی قەیرانی دارایی ڕۆژێک بە ڕاکردنی کۆمپانیای پاکردنەوەی ئاوەکە و هەر ڕۆژێکی تر بە پاساوێکەوە وەڵامی خەڵکی بدرێتەوە. سپاس دەکەم کاک نەوزاد حەزەکەم قسەی کۆتایی خۆش بکەی لەگەڵ پرسیارەکەمە ئێوە ئێستا چاوەڕێی یاخود چاودێری جێبەجێکردنی ئەم پرۆژەیەکەن کە کۆمپانیاکە وەکو دوایین قۆناغ کاک ناسیح باسێک لە سەدا هەفتای پرۆژەکە تەواو بووە ئەمە کافیە بێت بۆ چارەسەری کێشەکە یاخود نەخێریەوە چاوەڕێکن تا پرۆژەکە تەواو بێت ئەو کاتە بزانایە کێشەکە چارەسەر دەبێت یاخود نە بە دڵنیایی و نەبوونی هیچ ڕقابەیەکی خەڵک لەسەر ئەو پرۆژەیە ئەمە بۆ خۆی مەترسێکی گەورە دروستەکە لە دوور ڕۆوە ڕوێجانەوەیەکەوە یەک دەرگای گەورە ئەکاتەوە بۆ ئەوەیکەوە ئەو پرۆژەیە هەر گەندەڵی تا بکرێت و نەکرێت ڕووی دووەمی ژێوەیە خەڵک متمانە ناکاتەوە وەکو عەرزم کردی یعنی بەجددی متمانە لە نێوان خەڵک و حکوومەتە پێویستە بۆ سەرکردنی هەر پرۆسەیە حاڵەتێکی تر کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەوش ئەوەیە یعنی بەجددی معقول نییە مبەڕری حکوومەتی هەرێم بۆ وەساندنی ئەو پرۆسە ئەو پرۆژەیە پارە بێ بۆ ئەزانی کاکە من پێتەڵێم لە حوتمانی ڕابردووە ئەم ویزگەیە کە ئێستا ئێمە ئەم تەسویرەی تیاکەین تقریبا 900,000 مێگاوات ئاوەر 940,000 مێگاوات ئاوەر کارەبای ئینتاژ کردووە کە ئەگەر ئەم پارەیە کە ئەگەر ئەم بڕە لە کارەبا بە نرخی کەرتی تایبەت لە یەکی بدەیتەوە بەرەو ژووری 81 ملیۆن دلارەکە ئەمە یەک 81 ملیۆن دلار کە بەلاشە ینی هیچ نەنەوت بەکارێنی نەیش بەکارێنی نەپارادەی ئەمە ئەوە باشە ئەمە ئینتاجە کە دەربەنیخانەیەکە باش نییە حاڵەتێکی تر هەیە لە 15 ئەممانی حوتەیە ئەممانی حوتە لە 15 ئەممانی حوتەیە قەرزێکی حکوومەتی یابانی هەیە بۆ عێراق قەرزەکە با 1 ملیار دلارە حکوومەتی هەرێم حیسەیەکی خۆی هەیە لێی مناقلەیەکیان کردووە ینی پێ لە بڕگەی ئیعادەی ئیعماری کارەباوە بۆ ئیعادەی ئیعماری ئاو باش نییە حکوومەتی هەرێم بڕەکەی 22 ملیۆن دلارە من نەپرسم ینی بەڕێز بەڕێوەبەرێتی ئاوی دەوروبەر ئەو بەڕێزانە ئاگەیان لەو قەرزە هەیە کە بۆ نمونە لەو مناقلە هەیە کە کراوە 22 ملیۆن دلار بە پاساوی بێپارەی نییە پارە نەبێ بۆی پرۆژەکە بکەن هیچ بە هیچ شێوەیە من باوەڕم بەوە نیە پاساوەکە خۆی هەر ناکرێ پاساو بێ هەر ناکرێ پاساو بێ کاکە یەک لە سەرچواری ئینتاجی ئەم حەومانگەی ئەم مەحەتەیەی بۆ سەرفکە کاکە بۆ شارێ ینی چییە زۆرە باشە حەزەکەم قسەی کۆتایی خۆت بکەی ئەگەر شتێکت مابێ وڵای قسەی کۆتایی خۆم ئەوەیە بەجددی یعنی کە من باس لە متمانەکەم دڵنیا بن لەوەی کەوا هەتا متمانە لە نێوان خەڵکو و لە نێوان دەسەڵاتان ئەگەڕێتەوە ئەم پرۆژانە بە هیچ شێوەیەک یعنی بەڕاستی شەفافیەتی حکوومەت لە پرۆژەکانیا لە فەحسەکانیا لە قسەکانیا بۆ خۆی
ئەبێتە هۆکارێکی باش بۆ سەرکردنی ئەم کێشە بۆ گێڕانەوەی متمانەش بۆ خەڵک لە ڕاستیە خەڵکی دەربەنیخان داوای معجیزە لە حکوومەتی هەرێم ناکە داوای ئاوی پاکەکە یعنی سادەترین شتەوەی من ئاوی پاکمە بێ بیخۆمەوە. سپاس دەکەم کاک ناسیح دوایین جار دێمە لای بەڕێزی چەند خولەکێکی کەم ماوە ئێوە بەڕێستان سەرتاوە بپرسم دەربەندی خان هیچ سەرچاوێکی بەدیلی نەبوو بۆ ئەوەی ئەگەر پرۆژەکە ئاسانتر جێبەجێ بکرێت؟ نەخێر نەبووە تەنها سەرچاوەیەکە هەمان بۆ ئاوی سیروان بۆ ئێستا بەنداوی دێوانە لە قۆناغی دروستکردن هەیە لە ساهشتای کارەکانی تەواو بووە لە داهاتووە ئەکرێ بەنداوی دێوانە وەکو سەرچاوەیەکی ئاوی شیرین و پاک بەکاربێنێ ئەویش بە مەرجێک ئەو ئاوە ڕسنوقیکەوە ئێمە داوامان کردو بە نووسراوی ڕسمی هەر لە ئێستاوە دروست بکرێت پارەی بۆ تەرخان بکرێت بۆ ئەوەی لا بدرێت نەڕاتە ناو بەنداوەکەوە لە داهاتوە ئەتوانێت بەنداوی دێوانە وەکو سەرچاوەیەکی ئاوی شیرین بەکاربێنێت. بەڵێ بەڵام بۆ بەگشتی منیش قسەی من لەگەڵ قسەی ئەو هاوڵاتیان نایە منیش لێرەوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێ ئێمە دەرگا نەماوە لێ نەدەین بۆ هەموو پرۆژەکانی دەربەنی خان ئاوی دەربەنی خان ئیتر هیچ بەیانیوەک نەماوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە جێبەجێی نەکات لە قەیرانی دارایی تێپەڕین و نەجاتمان بوو کابینەی نێوە هاتووە بڕیارێکەیە بۆ سەرفکردنی 7 میلیۆن دلار داواکارم لە وەزارەتە پەیوەندیدارەکانی لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە وەزیری شارەوانی دارایی پەرلەمانتارە بەڕێزەکان کە خەڵکی ئەم شارن هەمومان بەیەکەوە من ئامادەم بڕۆمە ئەوێ لە هەر دەرگایەک بڵێن ئەیدەین بۆ ئەم پرۆژەیە لە زووترین کاتە تاوا بێت ئەمە یەک بەگشتیش ئەم شارە کۆمەڵی گرفتمان هەیە ئێمە شارێکە شارێکی گەشتیاری یەک پرۆژەی گەشتیاریتیانە هەلی کاریتیانەیە ئێمە بە هەزارەها گەنجمانەیە خوێندنیان تەواو کردووە بە دوای کارە ئەگەڕن هیچ هەلێکی کاریتیانە ڕێگاوبانەکانمان زۆر خراپن بە خۆشحاڵی و هەفتەی پێشوو وەزیری ئاوادانکردنەوە تەلامان ئێستا ڕێگای دەربەنی خان کەلار دەربەنی خان وارماوە کەوتۆتەوە ئیش بەڵامی من ڕێگای چەمەرگەمان هەیە بەڵێنی داوە بیخەونەوە ئیش بەڵام لە هەمووی خۆشتر ئێمە جادەیەکمان هەیە لە بەردەم پەیمانگای دەربەنی خانە 950 مەترە واتە لە کیلۆمەترێک کەمترە 4 ساڵە من هەوڵی ئەوە دەمقیر بکرێت تا ئێستا قیر نەکراوە ئەمەم گەیاندۆ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە کاک نێچیروان بەرزانی بە کاک قوبات تاڵەبانی بە شەخسی پێم وتوانە چۆن شتی وا ئەکرێت لە ئەخیر جارە لە هەموو دەرگایەکمان داوە وتوانە ئەم پرۆژەیە لەگەڵ ڕێگای شەمێرانە لەسەر پرۆژەی پیترۆدۆلارە پرۆژەی پیترۆدۆلاریش کۆمەڵی پرۆژە بوون زیاتر لە 200 پرۆژەکە بودجەکانیان وەستا پارە نەماوە بۆیان ئێستا ئێمە لە هەوڵی ئەوان کەوا هەوڵ بدەین لە ڕێگەی وەزیرەوە لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە ئەم پرۆژەیە تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ئەتوانێ ئەمە بکات بیگۆڕێ لە پیترۆدۆلارەوە بۆ پرۆژەیەکی ئاسایی بۆ ئەوەی ئەو 950 مەتر قیرە کە بەردارەت ینی ئێوە باسایی دەزان بۆچی جۆبتان نایەتەوە واللهی من ئەوە ڕوویدەم لە حکوومەتەکەم من ئەڵێم ئەوانم کردووە بە هەموو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بە حکوومەتم وتووە لە هەموو دەرگاکانمان ناوە قەیرانی دارایی بووە بە گرفت و بووە بە وەڵامی ڕئیسی بۆمان بەڵام ئەی ئێستا خۆ لە ئێستا با وازەحتر بێ کابینەی نوێ هاتووەتە پێشەوە ئەو پارەشیان بە شێوەیە لە شێوەکان لە بەردەسای قەیرانی دارایی نەماوە جاران ئەیانوت حکومەت بوچەی پێنادرێت تاوەکو پرۆژە جێبەجێ بکە ئێمە کۆمەڵێک گرفتمان هەیە وەکو ئەوەیە کە پرۆژە بکرێتەوە خۆم لە دەرگای دەوڵەمەنەکانم ماوە ڕۆشتومەتە لای کاک فاروقی مەلام سەفاوتومە وەرە جزیرەیەکمان هەیە بانقۆینمان هەیە ناوچەی شەمێرانمان هەیە شوێنی ترمان هەیە پرۆژەی گەشتیاری تیا بکەرەوە ئێمە هاوکار دەبین ئێمە پشتیوان دەبین چیت بێ ئێمە ئامادەین بۆ بکەین بەڵام ئێمە ئەوە نەمان لەسەرە نە پرۆژە لای ئێمە خۆتم بۆ بکەی ڕووی دەمتەکەیدا حکومەت چی پێڵێ من ئەڵێم حکوومەت ئەم شارە پێویستی بەوەیە زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە و زیاتر گوێ لە داواکانمان بگیرێ ئێمە هەمومان گەیاندۆتە شوێنی خۆی ئامادەیشین بەدەم هەموو داواکانمانەوە بچینەوە جارێکی تر لە کابینەی نوێ هیوادارم لەمە زیاتر ئەم شارە پەراوێز نەخرێت. سپاس بۆ ناسیح مەلا حەسەن قایمقامی خەزای دەربەندی خان سپاس کاک ناسیح سپاس بۆ سەوەر قەرداقی یا سەرۆکی ڕخاوی سروشتی کوردستان سپاس کاک سەوەر سپاس بۆ کاک نەوزاد سابیر چالاکی مەدەنی لە دەربەندی خان سپاس بۆ ئەم بەڕێزانە شەم شەو ماندوو بوون لەگەڵمان بەڕێزان گەشتینە کۆتایی بەرنامەکە تا هەفتەی ئایندە لە ناوچەیەکی دیکە بەداچوون بۆ کێشەیەکی دیکە خەڵک دەکەین بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ. ئەگەر شوێنێکی دڵگیری تەوێت هەم فێنک و دڵنیا بێ و هەروەها گۆش برژانەکەش لێ تێک نەچێ و ئاگاشە لە مناڵەکانە بێ و دڵی هەمووانیش ڕازیکەی ئەوە وەرن بۆ چاڤیلان
بەندەها کەبری و کۆشکی خواردن و تەنانەت مەقەڵێکەشان بۆ ئامادە کردووی بەبێ بەرامبەر. چاڤیلان گەورەترین شاری گەشتیاری لە هەموو عێراق. لە ئەلفوبەی خێزاندارێتیدا تووشی پێکدادانی سووک دەبیتەوە. باکەرەوەی ABC بۆ جێشۆرە ئۆتۆماتیکیەکان بەهۆی تەکنۆلۆژیای کەپسولی فرە ئەنزیمیەوە ١١٠ دانە بەڵای ئەستەم لەناو دەبات. وەکو جوانێ ABC گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. بەهاراتی ئالین باشترین وزەی خۆراک و چێژ دەدات بە ژیان. ئالین هێمای سەرکەوتن. کاتێک گەشت دەکەی بۆ هەر وڵاتێک ئەوەی سەرنجت ڕادەکێشێت پۆشاکی